جوانترین سڵاوتان لێبێ فەرمونێ و کورتەیەک لە هەواڵەکان. یەکەمین کۆنگرەی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر بەردەوام و راپۆرتەکانی سەرجەم لیژنەکان بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرە پەسەندکرا. راپۆرتی لیژنەکانی هەڵسەنگاندنی ڕێنمای بنەڕەتیەکانی بزوتنەوەی گۆڕان و لیژنەی فراکسیۆنی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ راپۆرتی میدیا و راپۆرتی سیاسی و دارایی پەسەندکراوە. راپۆرتی ڕێکخراوی مەسیحی گیانی وەزارەتی ئەوقافی حکوومەت هێرێمی کوردستان نیگەران دەکات وەزارەتی ئەوقافیش دەڵێت ناڕەزایەتیەکانی خۆیان دەگەێنە ڕێکخراوی مەسیحیەکانی گیان و ڕێکخراوی نێودەوڵەتیەکان. ڕێکخراوی ئۆپن دۆرزی ئەمریکی کە ڕێکخراوێکی مەسیحی گیان نیە و لە 6 دەوڵەتی گیان چالاکی هەیە و گرنگی بە بارودۆخی ژیانی مەسیحیەکانی گیان دەدات، لە راپۆرتی کۆتایی ئەم ساڵی خۆی دامەژی بۆ کردووە کە لە ئێستادا زیاتر لە 100 ملیۆن مەسیحی لە گیاندا لە ژێر ڕەشەدان و دەچەوسێنرێنەوە. عێراقیش با چوارەم خراپترین وڵاتدانراوە بۆ ژیانی مەسیحیەکان. بەرپرسانی عێراقی ئاشکرایان کرد ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بۆ یارمەتیدانی یە وڵاتە لە بەرەنگاربوونەوەی ڕێکخراوی خایدا 75 موشکی جۆری هێڵفایری بۆ عێراق ناردووە. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ بڵاوی کردەوە کە بەرپرسانی سەربازی هەواڵگری عێراق ڕایانگەیاندووە ئەم موشکانە لە 19 کانونیەکەم گەیشتنەوەتە عێراق و پێدەچی ئەمریکا لە داهاتوودا ژمارەیەکی زیاتریان لێبنێرێت بۆ عێراق. ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە نزیک کۆمەڵگەیەکی حکومی لە ناوەڕاستی شاری بەیروتی پایتەختی لوبنان تەقیەوە و بەهۆی و بەپێی ئەمارە سەرەتاییەکان 5 کەس کوژراون و 75 کەسی دیکەش بریندار بوون. وەزیرێکی پێشووی لوبنانیش لە نێو کوژراوەکاندا. تەقینەوەکە لە نزیک کۆمەلگای ستارکۆ بووە کە دەکەوێتە نزیک هۆتێلی ڤێنیسیاوە کە بە ناوچەیەکی گەشتیاری ژمار دەکرێت و لە ماڵی سەعەد حەریری سەرۆکوەزیرانی پێشووی لوبنانەوە نزیکە. لەگەڵ بەردەوامبوونی شەڕپێکدادانەکان لە نێوان هێزەکانی حکوومەت و ئۆپۆزیسیۆن لە باشووری سۆدان بە مەبەستی هێورکردنەوەی دۆخەکە ئەمڕۆ سەرکردەکانی وڵاتانی خۆرهەڵاتی ئەفریقا لە وڵاتی کینیا کۆدەبنەوە. کورتێک لە واڵەکانتان پێشکەش کرا کامەران.